لە گەڕەکی سەرقەڵا لە ڕۆژی 29 یانزەی 1921 لەدایک بووە. 11 ساڵان دەبێ کە باوکی لە دەستەدات و دایکیشی مێرد دەکاتەوە. زیرەک و خوشک و براکانی دەکەونە ژیانێکی پڕ لە سەخڵەتی لە یەک دوورکەوتنەوەدا. زیرەک بۆ پەیداکردنی بژێوی ژیانی چەندین کاری جۆربەجۆری کردو و چەندین شوێن و وڵاتان گەڕاوە. وەک خۆی باسی لێوە کردووە ڕۆم و ئێران و عێراق گەڕاوە و لە هیچ شوێنێک جێگای نەبووەتەوە. لە ساڵی 1954 هەتاکو 55 بۆ یەکەم جار دەنگی لە ڕادیۆی کوردی بەغدا بڵاوک دەکرێتەوە. دەنگێک کە پاشان هەموو کوردستاندا دەگرێ و دەبێتە خۆشەویستی هەر ماڵە کوردێک. چیرۆکی ژیانی زیرەک پاش مەرگی باوکی و شوکردنەوەی دایکی لە ساڵی 1932ەوە هەتاکو گەیشتن بە بەشی کوردی ڕادیۆی بەغدا ڕۆمانێکی نەنووسرا و لە ژیانی پڕ لە کارەساتی مرۆڤێکی زامدار و دڵبریندار و پڕهیوا کە ئەوینێکی بەرز لە ئاست نیشتمان و خەڵک فەرهەنگ و هونەرەکەی هانین دەدا بچریکێنێ. چریکەیە کە لە ڕێگەی ژێیەکانی گەروویەوە کاری کردوتە سەر هەر کەسێک. زیرەک تا ساڵی 1958 مانگی بە 6 دینار هەر هەفتە چەند گۆرانیەک لە ئێزگەی بەغدا تۆمار دەکا. لە ڕۆژی 14 سپتێمبەری 1958 بەرەو کوردستان دەگەڕێتەوە. پاشان لە تاران لە بەشی کوردی ڕادیۆدا دەمەزرێ و هەر لەوێ لەگەڵ میدیا زەندی زەماوەند دەکات. دوو کچ بەرهەمی ژیانی هاوبەشی حەسەن و میدیایە. لەگەڵ دامەزراندنی ڕادیۆی کوردی کرماشان ڕەوانەی شاری شیرین و فەرهاد دەکرێ و لەوێ بە هاوکاری ناودارانی مۆسیقای ئێران لەوانە حەسەنی یوسف زەمانی، حوسێن یوسف زەمانی، موشتەبا میرزادە، حەسەن کامکار، عەبدوسەمەدی، فەریدون مورادی و کەسانی تر بەشێکی کەموێنەی مۆسیقا و گۆرانی کوردی تۆمار و بڵاو دەکاتەوە. زیرەک پاش تاران و کرماشان یەکەم کەس دەبێ کە هاوکاری ئێزگەکانی تەورۆیز و سنە و مەهاباتیش دەکات. ئەو جگە لە کوردی بە زمانی فارسی و ئازەریش گۆرانی وتووە و یەکەم کەس بووە کە بە هاوبەش لەگەڵ گۆرانی بێژانی فارس و ئازەری گۆرانی وتووە و هەوڵی داوە کە ئەوانیش گۆرانی کوردی بڵێن. حەسەن زیرەک تەنیا گۆرانی بێژێک نەبووە، بەڵکو توانیویەتی بەشێکی بەرچای فولکلۆری کوردی زیندوو بکاتەوە. شێعری شاعرانی کە ئەو کات ئیزنی بڵاوبوونەوەیان نەبووە بە گۆرانی وتوویەتی. ڕۆحی وەبەر دەوڵەمەندترین بەشی مەقام و مێلۆدی کوردیدا کردووە. زۆر زاراوە و وشە و پەندی پێشینیان و ناو کە ئەمڕۆ کەمتر بەکاردێن لە گۆرانیەکانیدا تۆماری کردوون. وێنەیەکی زیندوو لە ناوچە و شار و گوندەکانی ئەو کاتەی کوردستان لە بەرهەمەکانیدا کێشراوە. ئاکار و خوو و خەندە و بیر و بۆچوونی کوردان لە بەرهەمەکانیدا ڕنگ دەداتەوە. ئەوەش ڕوونەکە ژن جێگەیەکی تایبەتی لە گۆرانیەکانی زیرەکدا هەبوو. دەربارەی بەرهەمە تۆمارکراوەکانی هونەرمەند حەسەن زیرەک چەندین ڕاو بۆچوونی جیاواز هەیە، بەڵام بەپێی ئەو کتێبەی کە لەلایەن دکتۆر محەممەد سادق موفتیزادەوە دەربارەی ژیانی زیرەک نووسراوە، ئاماژە بەوە دەکات کە بەرهەمەکانی مامۆستا حەسەن زیرەک خەزێنەیەکی دەوڵەمەندە و زیاتر لە 1053 گۆرانی لەخۆ دەگرێت. زیرەک بەهۆی نەخۆشی شێرپەنجەی سیەکانیەوە لە نەخۆشخانەی بۆکان بۆ ماوەیەک دەمێنێتەوە و دوا گۆرانیەکانیشی هەر لەوێ تۆمار دەکات. پاش مانەوەی بۆ ماوەیەک لە نەخۆشخانە دواتر دەچێتەوە ماڵی خوشکێکی و هەر لەوێش لە ڕۆژی 26/6/1972 بۆ هەمیشە چاوەکانی لەسەر یەکدا دەنێت. ئەو ڕۆژە لە شاری بۆکان ژیان ڕادەوەستێت. قوتابخانە و دووکان و بازاڕدا دەخرێن و هەموو خەڵکی شار بە پیر و گەنج و مناڵەوە لە دوای تەرمی مامۆستای گۆرانی و مەقامی کوردی بەرەو گۆڕستان لە ڕێدا دەبن. لە مێژووی شاری بۆکاندا
دەبێتە یەکەم جار و کۆتا جار کە شارێک بەرەو گۆڕستان بڕوات بە شێوەیەک خەڵکی بۆکان و تەواوی ناوچەکانی دەوروبەری وەک ماڵاواییکردن لە گۆرانی بێژێک نا بەڵکو وەک ماڵاواییکردن لە پاشایەک لە مەراسمی ناشتنیدا ئامادە دەبن. زیرەک سەرەتا لە گۆڕستانی شار دەنێژرێت و پاشان بۆ ناڵشکێنێ دەگوێزرێتەوە، شوێنێک کە دەبێتە زیارەتگای پیر و گەنج و هەتاک و ئەمڕۆژ خەڵکی سەردانی گۆڕەکەی دەکەن. یادی زیرەک لە زۆر شاران هەر لە بۆکان تاک و تاران و سلێمانی و هەولێر و کەرکووک و بەغدا ڕێزی لێدەگیرێت.